دیارە سەبارەت بە دەڤەری ڕاپەڕین و وەکو سەرجەم ناوچەکانی دیکەش بەهۆی هاتنی شەپۆلی سەرماوە بەکارهێنانی کارەبا زیاد بووە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە کێشە و گرفت بە شێوەیەکی گشتی ڕێژەی پێدانی کارەبا هەروەکو وەزارەتی کارەبا کە بڵاوی کردوێتەوە ڕێژەی پێدانی کارەبا کەم بێتەوە بەهۆی زیاد بەکارهێنانی کارەبا و پێویستی زیاتر بەهۆی سەرماوە. دیارە هەندێک گرفتی دیکەش هەیە تایبەتە بە دەڤەری ڕاپەڕین. ئێمە گرفتی سەرەکیمان کێشەی بارزۆریە. دیارە کێشەی بارزۆری لە سەرجەم شوێنەکان لە سەرجەم ویزگەکانی سنووری ڕاپەڕین کێشەی بارزۆریمان هەیە. کێشەی بارزۆریمان هەیە لەسەر هێڵەکان. دیارە ناو بەناو زۆر جار بەڕێوەبەراتی کۆنتترۆلی کارەبای هەرێم بەڕێوەبەراتی کۆنتترۆلی کارەبای سلێمانی هاوکار بوون و کۆمەڵە گرفت و کێشیان بۆ چارەسەر کردوین، بەڵام کێشەی بنەڕەتی چارەسەر نەکراوە. دیارە ئەویش بەهۆی نەبوونی بودجە و نەبوونی پرۆژەی تازەوە. دیارە لە دەڤەری ڕاپەڕین 10 ساڵ دەبێت، یعنی لە ساڵی 2013ەوە هیچ پرۆژێکی کارەبای استراتیجی لە سنوورەکە جێبەجێ نەکراوە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە گرفتی بارزۆری بۆ سەرجەم ناوچەکانمان دروست بێت. هەروەکو ئەوی جەنابەت باست کرد لە چەند ڕۆژی ڕابردوودا کێشەی بارزۆریمان بۆ دروست بووە لە سنووری ناحەی حاجیاوە و ناحەی چواقوڕنە و گوندەکانی و هەروەها لە سنووری قەڵازێش. ئەمانە گرفتە سەرەکیەکانن.